بنکەی پۆلیسی فریاکەوتنی قەڵاتسێ کە لە شوێنەکان دەگەڕن و بڵاویان پێکراوە بۆ پاراستنی ئەمن و ئاسایشی ناوچەکە چاویان دەکەوێت بە سارێکی گومان لێکراو لە گۆڕستانی قەڵاتسێ لە کاتێکدا کە مەفرەزەکە دەچن بۆ لای پرسیاری لێ دەکەن کەسەکە ڕوبڕویان دەبێتەوە ڕادەکات دواتر بەچەکی دەمانچە تەقە لە مەفرەزەکە دەکات و بەداخەوە پۆلیسێک بریندار دەبێت فیشک بەرقاسی دەکەوێت و دواتر بەڕێ دەکرێت بۆ نەخۆشخانەی سلێمانی کە ئێستا باری تەندروستی جێگیرە. دواتر ڕێکاری یاسای گیرابەر و کەسەکە دەستگیر کرا و دۆسی لێکۆڵنەوەی بۆ کراوەتەوە لە کاتی دەمەقاڵی نێوان دوو هاوڵاتی و لە کاتی قمارکردندا بوون لە باغێکی نزیک کلکەی کۆڵن لە شاری ڕانیا هاوڵاتی ئەلف شین بەچەکی زۆری دەمانچە تەقە دەکات لە هاوڵاتی ئەلف عین فیشک بەرزکی دەکەوێت دواتریش بە برینداری بەڕێ دەکرێت بۆ نەخۆشخانەی گشتی ڕانیا لە کاتی چارەسەری تەندروستی و هەروەها بەهۆی سەختی برینەکەی بەداخەوە گیانی دەستدا لەسەر ئەمڕۆداوەش ڕێکاری یاسای گیراوەتە بەر و بەڵام تەقەکەرەکە ڕای کردو بە شوێنێکی نادی